باس لە ڕۆژی سیاسی عێراق دەکەین. دیارە لە ئێستادا کێشە سیاسیەکان لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبێتەوە. هەریەکان بە ئاراستێکی جیاواز کار دەکەن، بەشێکان داوای خۆپیشاندان دەکەن و بەشێکی دیکە داوا دەکەن لە ڕێگەی گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت. ئەمە لە کاتێکدا بەشێکی دیکەی لایەنە سیاسیەکان داوای هەڵوەشاندنەوەی پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق دەکەن، تایبەت بە گرفتە سیاسیەکان و هەروەها هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان. زۆر بەڕێز عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی ببورن لە لامیوانە. کاکەدار سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی. نوێترین گۆڕانکاریەکان لە عێراقدا هەرچەنە گۆڕانکاریەکان خێران ئەوەیە کە ڕوتی سەدر خۆپیشاندانەکەی لە ڕۆژی شەمە کە بڕیاروا بۆ بکرێت دەڵێت ناکرێت. خوێندنەوەی بەڕێستان بۆ ئەمە چی لە کاتێکدا بەشێک لە چاودێرانی سیاسی باسەوە دەکەن هۆکاری ئەمە ئەوەیە کە سەدر تێگەیشتووە لەوەی کە بەکارهێنانی جەماوەر کێشەکانی بۆ چارەسەر ناکات. خۆی هۆکارەکەی باس کردووە بە پلەی یەکەم ڕەنگە بە تیۆری پیلانجیڕی قەنەعەتی وا بێ کە ممکنە بەریەکەوتن ڕووبدا لە نێوان جەماوەری چوارچێوەی هەماهەنگی و خەڵکی مانگرت و خۆپیشاندەری سەر بە تەیاری سەدری لە ناوچەی سەوز. ئەم ترسا یان ئەم حەزرەوە کاکە ینی چاوەڕوانکراوە بێ بە دوو شێوە مامەڵە بکە عادەتەن. شێوەیە کەمێن بە شێوە تەقلیدیەکەیەتی کە هەموو جارە پێشەوەی خۆپیشاندانەکان دەست پێ بکایان کاتێکی دیاریکراو بێەوە نەفیر عامی بۆ بکرێ و تابیعی بۆ بکرێ پێشوەخت لیستێک لە ئامۆژگاری بڵاوەکەنەوە ڕێنمایی کە ئەبێ خۆپیشاندەران پابەندی چی بنوە چۆن مامەڵە بکەن. و هەڵویستی دووەمیان ئەوەیە کە یعنی تا ڕادەیەک چاوەڕوانکراو نەبوو، ئەویش مەسەلەی دواخستنی خۆپیشاندانەکەی کە نایان لێ نابوو خۆپیشاندانی میلیۆنی. هۆکاری تر ڕەنگە بە پلەی یەکەم هەندێک جموجوڵ هەیە ئێستا هەندێک جموجوڵی دیبلۆماسی هەیە بۆ ئەوەی دانیشتنیشی ئەوەی پێوترێت گفتوگویەکی نیشتیمانی لە نێوان ئەم لایەنە ناکۆکانەیە ڕووبدا بۆ چارەسەرکردنی ئەو دۆخە مەترسیدارێکی ئێستا لە عێراقا هەیە. هەرچەند یعنی جموجوڵەکان پێش هەر شتێک یەکەمیان بۆ نمونە بلاسخارتە کە بەرداوامە لەسەر خەتە تاکو ئەم ساتە وەختە سەرڕای ئەو لەی ینی لە گەڕی یەکەمی هەوڵەکانیان وەکو پێویست ئەنجامێکی ئەو تۆی بەدەست نهێنا، بەڵام پێچێ ینی جارێکی تر دەرگایە کرابێتەوە هەندێک مرونەت پیشاندرابێ سەبارەت بە مەسلەی هەڵوەشاندنەوەی بیرۆکەی هەڵۆشاندنەوەی پەرلەمان لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە، بەڵام بێگومان لە بەرامبەرە بە کۆمەڵێک مەرج. ئەمە واکە کە بۆ نمونە یەکێک لەو هەوڵانە کە لەلایەن بلاسخارتەوە دەست پێوە دراوە جارێکی ترتی هەڵچوونەی تیا بکرێەوە دەست پێ بکاتەوە، لەلایەکی تر دەست پێشخەریکی سەرۆکوەزیرانی عێراقەیە کە بڕیار وایە ئەمڕۆ هێزە سیاسەکانی عێراق هەمووان کۆ ببنەوە لەسەر بانگێشتی ئەو. لەولاوە ینی کەسێکی دیاری ناو چوارچێوەی هەماهەنگی کە هادی عامریە و کاراکتەرێکی دیارە لەنا گۆڕەپانەکەیە بە حکومەوەی ڕوتی سەدر یعنی تێبینیشی ئەو تویان لەسەری نییە بگرە تا ڕادەیەک متمانشیان بە ئەم کاراکتەرە هەیە و پەیوەندیان باشە. خودی مقتەدا سەدر پەیوەندیەکی ئاسایی هەیە تا ڕادەیەک لەگەڵ هادی عامری. ئەم هەوڵانی ئەویش لە هەم لە ناو بەغا و هەم لە سەردانیکردنیان بۆ هەرێمی کوردستان بۆ سلێمانی و هەولێر کۆمەڵێک هەوڵن بۆکردنەوەی دەرگایەکن لە گفتوگۆ کە توانای کەمکردنەوەی خاڵەکانی جیاوازی هەبێەوە خاڵی هاوبەش کۆ بکاتەوە. خاڵە هاوبەشەکە کێشەکە لە دوو کێشەی گەورەی لە بەردەمایە. ئەویشەوەیە خاڵە هاوبەشەکان بە پێی هەموو ئاماژەکان وە دەرەکەوێت کە ئەبێ لەسەر بنەمای دەست بەردار نەبوون بێ لە بیرۆکەی هەڵۆشاندنەوەی پەرلەمانیانی لە هیچ دۆخەکان نابێ ینی بە دیدی سەدرەکان نابێت بە هیچ شێوەیەک بیرۆکەی هەڵۆشاندنەوەی پەرلەمان کۆتایی پێبینرێەوە. ئەمە بابەتێکە قابل بە گفتوگۆنی ئەوەی بەلای سەدرەکانەوە زۆر جار ئێمە لەسەر زاری و لە لێدوانی قیادیەکانیانە ئەیبینین ئەڵێن بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان یەک بابەتی گفتوگۆ نیە، دوو تەنها گفتوگۆ بێ ڕەنگە لەسەرەوە بێ شێوازی هەڵوەشاندنەوەکەی چۆن بێت. تەبان ئەوان خۆشیان بۆیان دەرکەوت کە ئاسان نییە بەو تەریقەی کە لەسەر لە داواکاریەکانیانە هەبوو. بۆ نمونە ئەنجومەنی دادوەری بێت پەرلەمان هەڵوەشێن چکە لە دەسەڵاتی ئەوانە نییە و بێگومان ئەجزانن
لە ناو پەرلەمانی عێراقا ئێستا هاوکێشەیەک هەیە کە بە ئاسانی ڕێگە نادا بە بابەتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان تەنها ڕێگای گفتوگۆ و لێگەیشتنە بۆ ئەوەی بتوانن بە ڕاکێشانی پاڵپشتی ئەگەر ژمارەیەک لە پەرلەمانتارەکانی سەر بە چوارچەوەی هەماهنگیش بێ بیرۆکەی هەڵوەشاندنەوەی پەرلەمان بچێتە بواری جێبەجانی بەبەستیانەوەیە گفتوگۆ تەنها لەسەر ئەم بابەتە قابلی قوڵەتەن چوارچەوەی هەماهنگی لە بەرامبەرە ئەویش دەستبەرداری مەرجەکانی نەبووە بۆ ئەم پرسە سەدرەکان بە ڕوونی ئیش لەسەر دابەشکردنی ناوماڵی چوارچێوەی هەماهەنگیەکەن یەکێک لەو ناولێنانانەی کە دەستیان پێکردووە بۆ دروستکردنی درزێک لە ناو چوارچێوەی هەماهەنگیە ئەو تەسمیەیە کە ئەڵێ کە پێی وترێ ثالوث المەشؤوم یان ئەو سیانە شومەکە کە مەبەستی لە ڕاستیە لە مالیکی و لە حەکیم و لە غەزالیە یعنی ئەوان وەکو سەدرەکان پیان وایە ئەم سێ کەسە ینی حتا مقتەدا سەدر بە شێوەیەکی زۆر بە دەستەواژەیەکی زۆر تون قسەیان لەسەراکە پێیانەڵی ئەمانە دوژمنی چاکسازین وە ئەبێ لا ببرێن لە کاتێکا دوێنێ ئەم پەیامەی سەدر هەبوو بۆ چوارچەوەی هەماهەنگی یاخود ئەو سیانی کە بە شوم نرابوو ئەمانیش پەیامیان هەبوو بەوەی کە بە چەند مەرجێک ڕازین بەوەی کە پەرلەمان جارێکی دیکە با بڵێن کۆ ببێتەوە و لە هەمان کاتیشدا هەڵبژاردننی پێشوەختە دووبارە ببێتەوانێ ئەم پەیامانەی کە لە دوایەک دەری ئەکەن ئەم پەیامێک و هەروەها لایەنێکی سیاسی دیکەی پەیامێکی دیکە دەرەکە ئەم پەیامە دژبەکانە ئەم ئاراستە جیاوازانە چ کاریگەریەک لەسەر بارودۆخەکە و لێک تێنەگەیشتن و لێک نزیکبوونەوە جارێکی دیکە دروست دەکات. ڕاستە ژینگەی گفتوگۆ پێویستی بەوە هەیە کە زەمینەی بۆ خۆش بکرێ بەڵام ئەم لێدوانە دژبەیەکانە و ڕاستە لە پەنایە هەندێک لێدوانیش هەیە کە بە ئامانجی خاوکردنەوەی گژیەکانن بەڵام هەندێک جار بۆ نمونە تەکتیکی یان تەکنیکی بڵاوکردنەوەی ئەو هەموو تویتە بە تایبەتی لەلایەن سەدرەکانەوە تا ڕادەیەکی زۆر یعنی ڕاستە و خۆ کاریگەری هەم لەسەر ڕوتی هەر گفتوگۆیەک یان هەر هەوڵێک بۆ گفتوگۆ هەیە کە لە نێوانیان هەبێ هەم شەقامیشی دووبارە پێی ئەو ڕژێتەوە چونکە پتێو نەتەوێت ئێستا لایەنگرانی سەدرەکان بە شێوەک لە شێوەکان تەنها مەرجەیان بۆ وەرگرتنی یعنی ڕێنمایی و تعلیماتیان سەبارەت بۆی کە چی بکەن بەتایبەتی کە بەشێکی زۆریان کۆکراونەتەوە لە چوار دەوری پەرلەمانی عێراق و لە ناوچەی سەوز تەنها و تویتانەیە کە محەممەد ساڵح عێراقی کە خۆی لە ڕاستی هەر تعبیرە لە مقتەدا سەدر خۆی وە مقتەدا سەدر بڵاوێکاتەوە یعنی سێ لەو پرسانەی کە بە بڕای من ڕێگرن لە بەردەم ئەوەی بابەتی گفتوگۆ بە ئاسانی بچێتە پێشەوە یان بتوانێت سەرکەوتوو بێ بریتە لەمانە یەکەمیان پێداگرتنی تەواو لەسەر ئەوەی ئەبێ پەرلەمان هەڵوەشێتەوە بەو سیغەیەی کە سەدرەکان ئەیانەوێ ئەمە قورسە بۆ ئیتالی تەنسیقی قوبولی بکە. دووەمیان هەوڵدان بۆ دروستکردنی درز لە ناو چوارچێوەی هەماهەنگیە لەلایەن سەدرەکانەوە بەناوبردننی بەشێکی هێزەکانی ناو چوارچێوە بە سیانەی شوم و تەماشاکردنی هەندێکی تریان بەوەی کە شایانی ئەوەن کە تەعاملیان لەگەڵا بکەن کە بە پلەی یەکەم مەبەستیان هادی عامری و ڕەنگە بە پلەی دومیش مەبەستیان فالح فەیاز بێ و خاڵێکی تر کە ئەبێتە کێشە لە زمنی وەسی خاڵە بکە ئەمانەوە باسی بکەین مەسەلەی ئەوەیە هەموو ئەو خەڵکانی کە لەگەڵ ڕوتی سەدرا لەم ماوەیە بەشدار بوون لە خۆپیشاندانەکان ئەو مەسجیان داوە بە مقتەدا سەدر کە نابێت بە هیچ شێوەیەک بچێتە ناو هیچ گفتوگۆیەکەوە کە لەسەر حسابی دروشمەکان و داواکاریەکانیان بێواتە ئێستا بۆ نمونەوەک ینی دوێنێ لە ڕۆژنامەی شەرق لەوسەتی لەندەنیشا بڵاوکرا بووە ڕوتی سەدر و مقتەدا سەدر خۆیان بەڕادەیەک سەقفی داواکاریەکانیان بەرز کردوێتەوە
کە قابل بە گفتوگۆیەک نەبێت کە بتوانن لانی کەم بەشێکی جێبەجێ بکەن چونکە ئەوەی کە ئەوان داوایەکان بۆ منە بە شێوەیەکی ناڕاستەخۆ کۆتایی هێنانە بە هێزە ڕکابەرەکانیان و دابشکردنیانە و تەنانەت داواکاریەکان درێژە بێتەوە بۆ مەسلەی تەنانەت دادگاییکردنی ڕکابەرەکانیشە. باشە کاک ئەدار دووە بڕیاران ڕۆ بەشێک لەلایەنە سیاسیەکانی خوتەوەی لایەنە سیاسیەکانی عێراق کۆبنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بارودۆخە سیاسی و چەقبستوی کێسە لە عێراقەیە بۆ ڕای تۆ تەواوی لایەنە سیاسیەکان بەشداری ئەو کۆبوونەوەی دەکەن؟ ئەگەر سەرنج بدرێ یەکێک لە کێشە هەرە گەورەکان کە ئەبێتە مای ئەوەی بیرۆکەی دانیشتن و گفتوگۆی نێوان هێز و لایەنە سیاسی عێراقیەکان کە ناگۆشیان هەیە لەسەر ئەم پرسانەی کە ئێستا باسەکرێن پەیوەندی بەوەیە هەموو ئەوانەی کە هەوڵی دروستکردنی گفتوگۆ ئەدەن لە نێوان بەتایبەتی چوارچێوەی هەماهەنگی و سەدرەکانە لە ڕاستیە خۆیان بەشێکن لە کێشە بەشێک نین لە چارەسەر یعنی تۆ تەنها بلاسخارتی لێ دەربێنە تەنانەت بەشێکی زۆری هێز و لایەنە سیاسەکانی عێراق پیان وایە ئەگەر تەنانەت هەوڵێک لە دەرەوەی سنوورەکانی عێراقیشەوە بێ لەلایەن وڵاتانی هەرێمایەتیەوە بێ یان لە وڵاتانی عەرەبیەوە بێ یان ئەمریکیەکان بێ بۆ نمونە سەفیری وڵاتان بێ وەکو سەفارەتی ئەمریکا لە عێراق یا بریتانیەکان یا فەڕەنسیەکانی هەر وڵاتێکی تر پیان وایە لە کۆتاییە نێوەنگیریەکی بێلایەن نابێ و لە بەرژەوەندی هەمویان نابێ بەڵکو ڕەنگە بۆ دروستکردنی نێتێک تێکدانی باڵانس بێەوە لە بەرژەوەندی لایەکیان بێ بۆیە تاقە کەسی ئێستا لە گۆڕەپانەکەی وەکو کەسێک کە ڕەنگە ببین بڵین فاکتەری چارەسەر بێ ڕەنگە بلاس خارد بێ ئەوەکانی تر هەمویان بەشێکن لە کێشە بۆ نمونە مقتەدا سەدرە بە کەسێکی بێلایەن تەماشایی مستەفا کازمی سەرۆک وەزیرانەکە بەڵام ئیتاری تەنسیقی وای تەماشا ناکە ئیتاری تەنسیقی ڕێک بە پێچەوانەوە بە بەردەوامی پیرەسەرەوە داگرێتەوە ئەم حکومەتە کار بەڕێکەرە و ئەبێ حکومەتێکی نوێدا بمەزرێت پیان وایە ئەوە کازمیە و ئاسانکاریەکانی کازمی و مرونەتی زیاد لە پێویستی حکوومەتەکەی کازمی و وەزارەتی ناوخۆی حکوومەتەکەی کازمیە کەوای کرد بە ئاسانی خۆپیشاندەرانی ڕۆتی سەدر بچنە سەر موەسسەیەکی گەورەی وەکو پەرلەمان و بەمانایەک لەمانەکان تاعتیلی بکەن نێڵێن هیچ کۆبوونەوە بکە یعنی بۆ نمونە کاتێک کازمی دەست پێشخەری ئەنوێنێ بۆی گفتوگۆی نێوان ئەم هێزانە دەست پێ بکە کێشەکەوەی خۆی بشێکە لە کێشە ئەگەر تەنانەت هەردوو لایەشیان هەردوو لای ناکۆچەکە بەم شێوەیە تەماشانەکەن لایەکی گرنگی ناکۆچەکان کە چوارچێوەی هەمانی بەم شێوە سەیریەکەن تۆ سەیری هەوڵەکانی تر بکە بۆ گفتوگۆ هادی عامریش دیسانەوە بتێ و نەتێوە ڕاستە کەسێکی تا ڕادەیەک مەقبولە لە لای مقتەدا سەدر و متمانەی پێەکە و ئەو پێی وایە ئەبێ ئەو بێت کەسی یەکەمی ناو چوارچێوەی هەماهەنگی نەکەرەوە بگرە ئیش بۆ ئەوە کە دوورشی خاتەوە لە چوارچێوەی هەماهەنگی هادی عامری بتێ و نەتەوێت لە کۆتاییە با بڵێن نوێنەری چوارچێوەی هەماهەنگیە کە خۆی لایەنێکی سەرێکی ناو ناکۆچەکانە لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و سەدرەکانە کەواتە تا ئەو شوێنە ڕەنگە سەدرەکان متمانی پێ بکەن کە بە چاوی یەکسان سەیری هەردوو لا بکە لە کاتێکە ئەم ناتوانێت بەم شێوەیە بێ ئەم زۆر جار ئێستا تەنانەت خوێندنەوەیەکش هەیە بۆ ئەم ڕۆڵەی کە هادی عامری ئەی نوێنێت یەکێک لە خوێندنەوەکان ئەوەیە کە ئەوەی ئێستا ڕوئەدا سەبارەت بە هەڵوێستی هێزەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی لە کۆتاییە وەکو جۆرێک لە دابشکردنی ڕۆڵ وایە هەندێکیان ئەبێ تون بن و سازش نەکەن لە بەرامبەر سەدرەکانە کە مەبەست لە نووری مالیشی و حەکیم و ئینە با بڵێن خەزعەلیە و لە بەرامبەرە دوانی تریان دوو کاراکتری تری ناو چوارچێوەی هەماهەنگی کە عامری و فالح فەیاضە مرونەتیان هەبێ پیان وایە ئەمە دابشکردنی ڕۆڵە هەندێک جار بۆ ئەوەی دەرگای گفتوگۆ دانەخرێەوە لە هەمان کاتە لەو کاتێککە هەوڵەکان بۆ گفتوگۆ سەرکەوتو نابێ بزانرێت کە لە ناو چوارچێوەی هەماهەنگیە چەند هێزێکی تر هەن ئامادەی سازشکردن و با بڵێن چوونە پێشەوە نین لەگەڵ سەدرەکانە بەو شێوەیە ئەوانیانەوێت ئەکرێ بڵێن کۆبوونەوەکی ئەمڕۆ کۆبوونەوەیەکی ئومێد بەخشە بێت بەشێکی زۆر لایەنە سیاسیەکان لایەنەکانی عێراق بەشداری تێدا دەکەن یاخود جارێکی دیکەمەش بەشێکیان لە کۆبوونەوەکان بەشدار بن و بەشێکی دیکە بەشداری کۆبوونەوە ناکەن ئەزانی پێوەەر ئەوەیە پێوەەر ڕاستیە ئەوە نییە کە هەموو هێزەکان بەشداریە بنیان چەندیان بەشدار نابن پێوەەر ئەوەیە کە ئەوانەی کە بەشدارە بن ئایا لایەنە سەرچەکانی ناو ناکۆچەکەن دووەم هەموو ئەوانەی کە بەشدارە بن گفتوگۆ و
بیرۆکەکانیان بۆ چۆنیەتی سەرخستی ئەم گفتوگۆیانە لە ڕێی ئەو ئەجندایی کە گفتوگۆکە هەیەی و مامەڵەکردن لەگەڵ ئەو داواکاریە و ئەو خواستانەی خواستە جیاجیا و پێک ناکۆکانەی کە لەم گفتوگوۆیە ئەخرێتە ڕوو چۆنە بێ ئەمە ئەبێتە پێوە یعنی ناوەڕۆکی گفتوگۆکە ئەبێتە پێوەەر بۆ ئەوەی بزین بە ئەنجامێکەکە نەک مەبدەئی گفتوگۆ چکە مەبدەی گفتوگۆکە ڕەنگە تاقە هێز زۆر بە ڕاشکاوی قسەی کردبێ لەسەری ڕوتی سەدر بێکە لەسەر زمانی مختدا سەدر بەهای گفتوگۆی خاڵی کردەوە ئەڵێ هەڵمان زۆردا گفتوگۆ بکەین بە هیچ ئەنجامێک نەگەیشتینە ژیران لە بەرامبەرە هەموو هێزەکان هەموو هێزەکان سەرنج بدا چوارچێوەی هەماهەنگی دەرداوام داوای گفتوگۆەکە لە قۆڵی کوردستانەوە یەکێتی نیشتیمانی داوای گفتوگۆەکە پارتی دیموکرات داوای گفتوگۆەکە هێزە سیاسی عێراقیەکانی تر هەمویان داوای گفتوگۆ سەرۆک وەزیرانە داوای گفتوگۆەکە سەرۆک کۆمارە داوای کاک عەدالەت پەککەری ینی با بڵێن ئەوەی کە پەکی ئەم گفتوگویانە دەخات و ڕێگری لە گفتوگۆکان دەکات بە تەنها سەدرە مەسەلەکە ئەوە نییە بەمەبەست ئەم ینی ئەم هەوڵانە بۆ گفتوگۆ ناچنە پێشەوە بەو شێوەی کە چاوەڕوانێکرێ یعنی داواکاریەکانی سەدر لە دیدی سەدرەکانە داواکاری ڕەوا و بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی عێراق و بۆ کۆتاییهێنانێکی بنەڕەتین بە کێشەکان ئەوان نایان لێ ناوە لەژێر تایتڵی ئیسلاح و کۆتاییهێنان بە گەندەڵی پیان وایە بەم شێوازە ئەتوانرێ کە عێراق کێشەکانی و قەیرانەکانی تێپەڕێنێەوە بچێتە دەورانی شتری فەرمانڕەواییەوە جا کێشەکە ئەوەیە ئەم تایتڵانە کە ئەم دروشمانە داواکاریانە کە سەدرەکان بەرزیان کردوتەوە بەشێکی زۆری لەسەر چییە لەسەر حیسابی پێگەی هێزە ڕکابەرەکانیانە لە گۆڕەپانەکەی بۆ نمونەکاڵێ ئەبێ ئەوانەی تاقی کراونەتەوە تاقی نەکرێنەوە ینی چی یعنی ئەبێ بەشی هەرە زۆری ئەوانەی لە ماوەی 2005ەوە کە حکوومەت بە ڕسمی دامەزراوە تاوەکو ئێستا هیچێکێ لەمانە کە سەر بەکە بەشی زۆریان سەر بە چوارچەوەی هەمانجی نابێ بە هیچ شێوەیەک چانسی ئەویان پێ بدرێتەوە لە هیچ جێگایەکی حکووماتە نەکەرەوە جێ نەک هەر چانسیان بدرێتەوە بگرێت دادگاییش بکرێن چونکە لە دیدی ئەوانە ئەمانە سەرچاوی گەندەڵی بوونە لە عێراق و لە فەرمانڕەوایی خاڵێکی تر کێشەی ئێستا لە قۆناغ ینی کێشەکەی ئێستا گەیشتوتە قۆناغێکە بابەتی گفتوگۆ بە نسبەت ئەوانەوە لە ڕووی مەبدەئیشەوە مووقفی لێ وەرگیراوە ئەویش ئەوەیە داواکاریەکانی ئێمە وەکو خۆی جێبەجێەکرێ دێنە گفتوگۆ یان گرنتی جێبەجێکردنیە دێنە گفتوگۆ جێبەجێ ناکرێن ناینە گفتوگۆ یعنی بۆ نمونە سەدرەکان گفتوگویان تەنها لەو کاتەیە قوبوڵە کە ئەو سینناریۆی دایانناوە بۆ ئەوەی کە ناویان لێناوە بۆ ئەم ساڵی گۆڕانکاری ئەو سینناریۆیە وەکو خۆی وەکوت و مت جێبەجێ بکرێت مەش بابەتێکە لە ڕاستیە لەگەڵ ڕەنگە لەگەڵ زانستی دانوستانە نەشکێت یەک نەگرێتەوە چکە زانستی دانوستان ئەوەیە کە تۆتیایە جۆرێک لە ئەخز و عتایتیا هەیە جۆرێک لە سازشکردنی دوولایەنەی تایە و هەڵدان هەیە بۆ خاڵی هاوبەش وە تێپەڕاندنی خاڵی ناکۆچی تەرەفی سەرەکی ناو ئەم پرۆسەیە کە سەدرەکانن نەخێر ئەمانە ڕەچاو ناکە ئەوێت داواکاریەکانی خۆی وەکو ئەوەی کە هەیە جێبەجێ بکرێت باشە لە هەمان کاتە پامی چارچەوەی هەمانگی بۆ هەڵۆشانەوەی پەرلەمانی عێراق و دووبارە هەڵبژاردنەوەی پێشوەختە کێشە نیە بەلایەنەوە بەڵام ئەمانیش چەند مەرجێکیان هەیە ئەم مەرجانە کاریگەری لەسەر هێورکردنەوەی بارودۆخەکە دەبێت مەرجەکان کە چوارچەوەی هەمانجی وروژاندونی بۆ چییە بۆ ئەوەیە کە لە ڕاستیە ئامانجێکی سیاسی شیتیایە ئەویش ئەوەیە کە جۆرێکی تر لە جەمسەرگیری سیاسی لە ناو پرۆسی سیاسی عێراقا دروست بێتەوە ئەویش ئەوەیە کە یەکی لە مەرجەکان بۆ نمونە ئەڵێ ئەبێ کۆدەنجیی نیشتیمانی لەسەر بێت کۆدەنجی نیشتیمانی چۆن لەسەر دروستە بێ ئەگەر بۆ نمونە میکانیزمی هەڵوەشادنەوەی پەرلەمان لە کۆتاییە پەرلەمان خۆی بێ و زۆربەی ئەندامانی پەرلەمانی ئێستای عێراق لە ڕاستیە سەر بە چوارچەوەی هەماهەنگی بێ ئەگەر خۆیان ویستی هەڵوەشادنەوەی پەرلەمانیان نەبێ بە دڵنیاییەوە ڕێگا بە پەرلەمانتەرەکانیان نادەن دەنگ بدەن بۆ هەڵوەشادنەوەی پەرلەمان ئەوان پێش کشانەوەی سەدرەکان لە پەرلەمانی عێراق ئەیانتوانی سەیەکی پەخەر دروستکەن لە پەرلەمانەوە نیان هێشت حکوومەت دروست بێ و نیان هێشت سەرۆک کۆمار بەو شێوەیە کە ئەوان ینی چۆن ئەهێڵن با بڵێن پەرلەمان هەڵۆشێتەوە بەو داواکاریانی کە سەدرەیانە
کاڵێ کۆدەنجی نیشتیمانی پرۆسێکی ئاسان نییە واتە ئەبێ لە دوای زنجیرەیەک لە گفتوگۆەوە لە تەفاهماتی سیاسی اینجا بگەنە ئەوەی کە لە ناو پەرلەمانە هەموو پەرلەمانتارەکانیان ئاگادار بکەن کە بەڵێ دەنگ بدەن بۆ هەڵۆشاندنەوەی پەرلەمان. خاڵێکی تر کە بێگومان بۆ سەدرەکان شۆکێنەرەوە پیان خۆش نییە و قوبوڵیشی ناکەن مەسلەی پێچێنانی حکوومەتێکی کاتیە. یعنی بەڕوون و ڕەوانی چوارچەوەی هەمانجی بە سەدرەکانی وتووە ئەم حکوومەتەمان قوبوڵ نییە. حکوومەتی تەصریف ئەعمالمان ناوێت نابێت کازمی جارێکی تر سەرۆک وەزیران بێ. ئەمە هەڵویە سەمەبدیەکەی چوارچەوەی هەمانجیە تام ساتەوەختی تیا قساکەیت تۆ نازانین لە سیاسەتە هەموو شتێک بۆم چینە ئایا هیچ گۆڕانکاری لەم هەڵوێسە ڕوادایانە بەڵام بن باسی هێڵی گشتی سیاست و بیرکردنەوەی چوارچەوەی هەماهنگیت بۆکەم سەبارەت بە حکوومەت پیان وایە حکوومەتی تەصریف ئەعمال بەم ئەزمونەی کە لەم یەک دوو مانگەیە نواندوێتی کە بریتە لە جۆرێک لە لایەنگیری بۆ سەدرەکان زۆر زەحمەتە بتوانێت حکوومەتێک بێجێی متمانە بێ بۆ هەموو عێراقیەکان بۆیە یەکێک لە مەرجەکان ئەوەیە ئەم حکوومەتە کۆتایی پێبێ حکوومەتێکی کاتی پێک بهێنرێ و کەسێکی نیشتیمانی بێت بە سەرۆکی حکوومەت و ئیش بکە بۆ ئەوەی زمینە خۆش بکە بۆی هەڵبژاردننی پێشوەخت بە دەست پێ بکات و ئەنجام بدرێت. باشە کاک ئەداربێت و کۆتا پرسیارم دەمەوێت ئەوە بپرسم ئەگەر بێت و سەدرەکان لەسەر داواکاریەکانیان سوور بن و سەقفی داواکاریەکانیان بەم شێوەیە بێت و سازش نەکەن و لە هەمان کاتا لایەنەکانی دیکە بە ئاراستێکی جیاوازتر لە سەدر کار بکەن چارەنووسی عێراق لە ڕووی سیاسی لە ڕووی ئەم بارودۆخی کێسە دروست بووە بەرەو کوێ دەچێت. دوو ئەگەر هەیە یعنی هیوادارین کە ڕوونەدا چونکە لە کۆتایە با بڵێن خەڵکی فەقیر و هەژاریم عێراق یەکێک لە ئەگەرە مەترسیدارەکان ئەوەیە کە ڕەنگە ئەگەر هەموو هێزەکانی ناو چوارچەوەی هەمانگیش نەبێ هەندێک لەو هێزانە لە ڕاستیە دۆخەکە بتەقێنەوە ینی لەوانەیە حاڵەتی پەلاماردان و دەستکردنەوە و تەقەکردن دەست پێ بکە خۆ ئێمە بەداخەوە بە سیرکردنی ئەزمموی هەموو حرب ئەهلەکان هەموو شەڕە ناوخۆیەکانی کۆمەڵگە جیاجەکانی وڵاتە جیاجەکانی جیهان میشەش حربی هەلی لە بابلین لە ڕیزێک تەقەکردنەوە دەستی پێکردەوە جاری وا هەیە ئەوە بۆ تەمایی کە وڵاتەکە وێران بێ یعنی ئەگەر بێت و چارەسەرێکی سیاسی نەدۆزرێتەوە لە ڕاستی یەکێک لە ئەگەرەکان بریتە لە بەریەکەوتنی نێوان لایەنگرانی سەدرەکان و چوارچەوەی هەمانجی ئەمەش مەبانەی جۆرێک لە حربی ئەهلیە و هەمووشیان لێ ترسن و پێش هەموو لایەکیان ڕوتی سەدر و خودی موقتەدا لەم ئەگەرا ترسێ بۆیە بە بەردەوامی تاکی دەکاتەوە لە تویتەکانیان سلمێتی خۆپیشاندانەکانتان بپارێزن پەلاماری با بڵێن بارەگا و دام و دەستگای دەوڵەتی مەدەن تەنها داواریکاریتان بریتی بێ لە چاکسازی و ئەجزانن کە ئەم ئەگەرێکی واردە بۆ ئەگەرێکی واردە چونکە هەردوو لایەنە ناکۆکە هەم هێزی چەکداریان هەیە و هەم هێزی دەمارگیریان هەیە خەڵکی متعاسبیان هەیە کە ڕەنگە بەکەمترین با بڵین هاندان لە ڕاستیە تەحریزکردن بتوانین وەزعەکان بتەقێننەوە کەواتە ئەگەر چارەسەری سیاسی نەکرێ بە دڵنیاییەوە هیچێک لە ئەگەرەکان بریتە لە بەریەکەوتون ئەگەرێکی تر ئەوەیە کە هێزێکی ئەقلیمی گەورەی وەکو کۆماری ئیسلامی ئێران زیاتر بێتە سەرخەت و فشارێک دروست بکە بۆ ئەوی لایەنێک لە لایەکەن جا لەسەر حسابی چوارچەوەی هەمانجیە بێ یان سەدرەکانە بێ بڕێک مساومە بکرێەوە چارەسەرێکی ناوەنجی بدۆزرێتەوە ئەگەرێکی تر لە ڕاستیە کە ممکنە ئەویش بێتە ئاراوە سەرکەوتنی با بڵێن ئیرادەی نێودەوڵەتیە لە عێراق لە ڕێگەی نوێنەرەکانی و لە سەرویانەوە بوون بەم بلاسخار ئەویش بە دروستکردنی جۆرێک لە فشار یان جاری وا هەیە بۆ نمونە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ڕێگەی با بڵێن دیبلۆماسیەتی هەندی هەڕەشەوە بۆ نمونە ئەتوانن ئەو هێزە سیاسیە ناکۆکانە ڕێک بخەن وەک چۆن ئێمە کاتی خۆی بەداخەوە لە ینی لە شەڕی ناوخۆی کوردستانە ئەمریکەکان هێزە سیاسەکانمان ڕێخستەوە ممکنە لە ڕێگەی هەندێک فشاری نێودەوڵەتیوە بڕێک سازش بەم هێزە ناکۆکانە بکرێەوە لە کۆتایە بگەنە چارەسەرێکی سیاسی. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ عەدالەت عەبدوڵڵا کە بەڕێزیان و کۆنووسەر و مامۆستای زانکۆ لەسەر بارودۆخی سیاسی عێراق ڕوونکردنەوەتە و دەستخۆش سپاس.